کره کرین پرورد رنج و آزارین کره کرین پرورد رنج و آزارین شپولی لفاوی ایار من دریای خروشی کار شپولی لفاوی ایار من دریای خروشی کار سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات شخیر و گار سورینی تو بی آزادی چنی شخیر و گار سورینی تو بی آزادی چنی نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات بالین دین بالینی سور لگش کارگاین زیکودور بالین دین بالینی سور لگش کارگاین زیکودور اگر خود اگر سنی ریشه ظلم و دردین اگر خود اگر سنی ریشه ظلم و دردین سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان نکلی را لگی جیان هلدا کنال شورشمان سوسیالیسم اصوی آوات اصوی آوات روش حالات 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 ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار پیرۆزە.
هەر لەو ڕۆژەوە شەقامەکانی شیکاگۆم لەرزاند، بانگەوازی ڕاپەڕین و شۆڕشێکی نوێم بە دنیا گەیاند. وا لێم تۆقاوی بە هەر حەڕەکە و مانگرتنێکی من لە خۆت دەلەرزی، هەموو توانای خۆت بەکاردەهێنی ڕێ لە خەباتی یەکگرتووم بگری. بڕیارە و داومە و مێژوژ ئەو ڕەساڵەتەی خستۆتە ئەستۆم، لاشەی داڕزا و بۆگەنت لە زبڵدانی مێژوو تون بکەم. بەبێ ڕاڕایی و بە یەکگرتووی دەبێت تێبکۆشم بۆ ئامانجەکەم، تا مرۆڤایەتی لە چنگ مەینەتی سەرمایەداری ڕزگاری ببەخشم. ئەم ڕۆژە بۆ منی کرێکار ڕۆژی دیفاع لە دەستکەوتەکانی خەباتکارانم، ڕۆژی بەڵێن و پەیمان نوێکردنەوەیە لەگەڵ هاوڕێ و هاوچینەکانم. منی کرێکار کە زادەی نظامی چەوسێنەری سەرمایەداریم، ئەرکی مێژووییم لە گۆڕنانیەتی و دامەزراندنی سۆسیالیزم. بژی یەکی ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار. شعر لە بەڕێز محەممەد قادری. سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سەرەتا هاتنی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بە ئێوە بەرهەمهێنەران و ئازادی خوازانی ژن و پیا و پیرۆزبایی دەکەم. ئازیزان، بە بۆنەی هاتنی یەکی مەی بەرنامەیەکی تایبەتمان سەبارەت بە هەڵسەنگاندنی بارودۆخی چینی کرێکار لەو ڕۆژەدا بۆ ئامادە کردن. لە دۆخێکدا بە ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە کە چینی کرێکار بە کەڵک وەرگرتن لە سروشت و تەکنۆلۆژی دنیای پڕکردووە لە سەروەت و کاڵە. لەو جیهانەدا چینی ئەنگەل سفەتی سەرمایەدار لە خۆشیدا ژیان بەسەر ئەبەن و سەدان ملیۆن بەرهەمهێنەر بە تایبەت منداڵان لە هەژاری نسبی و بە تەواودا دەژین و تووشی کەم خۆراکی بوون. لە بەرامبەر ئەو دەڕەندیەی سەرمایەداری کرێکارانی جیهان ناڕزایەتی دەڕەبڕن، خۆیان ڕێک دەخەن، خەبات دەکەن و لە هێندێک شوێن خاوەندە سەڵات و سەرمایەداران ناچار بە پاشەکشە دەکەن. بۆ ڕوونکردنەوەی زۆرتری ئەو بارودۆخەی لە ڕۆژی جیهانی کرێکار لە ئێران و ناوچەکە و جیهان لەگەڵیدا بەڕەوڕووین، ڕاستەوخۆ لە تلوزێنی کۆمەڵە لە خزمەتتاندانی وە داوامان کردووە لە بەڕێز کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە تا لەم بەرنامەدا بەشدار بن. کاک حەسەن، ئەم کاتت باش، زۆر زۆر سپاس بەوەی کە بەشداری ئەم بەرنامەیەت قبول کرد. ئەم کاتەی ئێوە و هاوکارانتان و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش باش. منی سەرەتا پیرۆزبایی هاتنی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار لە هەموو کرێکاران لە هەموو ئازادی خوازان هەروەها لە تێکۆشەرانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە هەموو ئێران و دەرەوەی ئێران دەکەم. زۆر سپاس کاک حەسەن. پێشەوەی کە من پرسیارەکان دەست پێ بکەین، بە بینەرانی خۆشەویست بڵێن کە پێمان باشە ئەوانیش کە ڕاستەوخۆ لە خزمەتیاندان بەشدار بن بم بۆنەوە و بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە دەیبینن ئەتوانن پەیام یا هەر پرسیارێک کە هەیەە بینێرن بۆمان و ئێمەش لێرە لەگەڵ میوانی خۆشەویستمان ئەیپرسین و وڵامی ئەم پرسیارانی بینەرانی خۆشەویست بدرێتەوە. کاک حەسەن، با سەرەتا لێرەوە دەست پێ بکەین. هەموو لایەک ئاگادارن کە لە دنیایەکی پڕ لە نابەرابەری و هەڵاوەردندا دەژین. کرێکارانی پێشڕە و کۆمونیستەکان لەم ڕۆژانەی کە بە یەکی مەی نزیک دەبینەوە ئەو بارودۆخەی ئێستا چۆن هەڵدەسەنگێن و چ ڕێگا چارەیەکیان بۆ گۆڕانی دۆخەکە هەیە؟ ئەوەی کە بە وەزعەتی ئێستا دەگەڕێتەوە دەبێت پێشتر ئاماژەیەک بەوە بکەین کە بەڕاستی دنیای سەرمایەداری نقمە لە نائەداڵەتی، نقمە لە فەساد، بەڵێ پێما ئەوەیەکی دەنکە ئێستا ئەوەیەکی دیاردەی ناحەزە هەمووی لە سەروبەندی دنیای ئەمڕۆی ئێمەدا و لەم کاتەدا کە تێیدا دەژین هەمووی کۆبووەتەوە. سەرەڕای هەمووی ئەوانە دنیا لە تقریبەن زیاتر لە ساڵێک دەبێت دەرگیری شەڕێکە کە شەڕێکە شەڕی ئوکراینە، شەڕێکی تاوانبارانەیە، دوولایەنی ئەو شەڕە محکومن، دوولایەنی ئەو شەڕە
لەلایکیەوە رووسیای وەکو قدرەتێکی ئیمپریالیستی، لەلایکیەوە وڵاتانی غەربین بە سەرکردگی ئەمریکا کە دنیایان ناخۆشتر کردووە بۆ هەموو کەسێک لەگەڵ کەسانێک کە لە ئوروپادا دەژینیا لەوێ ژیاون لەگەڵ هەر کەسێک قسە دەکەی باز دەگرانیەک دەکا کە لە توولی چەند تەنانەت داهەی ڕابردوودا لە ناو وڵاتانی ئوروپاییدا سابقەی نەبووە. ئەمە نیشانەیەکە لەوە لە دڵی وەزیەتێکی ئاوادا ئێمە شاهدی بەهانەگرتنی نەگۆشەیەکی تری ئەو دنیاەدا لەلایەن وڵاتانی ئیمپریالیستی دیکەەوە کێشەیەکی دیکە خەریکە بە ناوی تایوان پای چین پێشترێتە شەڕێکی دیکەەوە ئەوی شەرکی ئیمپریالیستیە و ئەوەیش لە پێناوی بەرژەوەند و مەسلحەت خوازی هێزەکان و ئەوەدایە ئەوەی کە لەم نێوانەدا لە دڵی ئەم یەک ساڵەدا لەم وەزیەتە قازانجی کردووە ناوەندەکانی ئەسلحە فرۆشی و ئەسلحە سازین ئەوەیشی کە لەم نێوەدا زەرری کردووە و گیانی لەدەستداوە سەربزانن خەڵکی ئاسایی و مەدەنین خەڵکێکن کە ماڵ و حاڵ و ژیان و هەمویان تێدا چووە و ژینگەیەکە کە بۆ ساڵهای ساڵ بۆ نەوەکانی دواتر تووشی زۆر تاوان یان کردووە کە لەلایەن ئەو شەڕکەرانەوەیە لە پەنای ئەوەدا بێکاری زۆر بووە لە پەنای ئەوەدا جەناحی ڕاستی هەر ئەو ساڵانە لە دڵی ئەم یەک ساڵەدا لەو جێگایانەی کە هەڵبژاردن بووە بە نەوعێک بردویانێتەوە لە هەڵبژاردننی پارلمانیەکانیاندا لە پەنای ئەوەدا وڵاتانێکە تا ئێستا خۆیان بە دوورگرتووە لەو کێشانە وەکو سوێد وەکو فنلاند هەڕەشەیان لەسەر بووە ترساندویان لەلایەن باڕاستەوە ئەگەر بە ناتۆ پەیوەست نەبن ئەمنیەتان دوا ڕۆژتان هەر شتێکتان دەکەوێتە خەتەرەوە و هەموو دەزانین کە ناتۆ بۆ خۆی یەکێک لە سەرچاوەکانی ئەو شەڕ و نەهامەتیانەیە کورتکراوەکەی دەکا بەوەی کە دنیا لەلایەن نظامی سەرمایه‌داریەوە لە هەموو کات زیاتر نائەمن کراوە شەڕ یەکێ لە پێناسەکانیەتی هەروکو عرضم کردی بۆیە لە دڵی ئەم وەزیەتەدا دڵخۆشیە کە ئەتوانم بڵێم لە عەرزی 6 مانگی ڕابردوودا هاتووەتە ئاراوە لە دڵی ئەم بێعەداڵەتی و تەبعیز و بێکاری و دژی ژنبوون و دژی منداڵبوون و هەمووی ئەمانە و دژی ژینگەبوون شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئێرانە ئەمە ئومێدێکی دروست کردووە ئەمە لە شەقامەکانی ئوروپا لە ئەمریکا لە کەنەدا لە زۆریەک لە وڵاتەکانی دیکە بە خەڵک هیوایان پێبەستووە و ئومێدەوارن بەوەی کە ئەم ئینقلابە ئێران بە جێگایە بگات و خودی ئەو ئینقلابە نیشانی دەدات کە ئەوەی کە سەرمایه‌داری پێمان دەڵێ ئەوە ڕێگاچارە نییە ڕێگاچارەی دیکەی شەیە ڕێگاچارێکی ئینسانیە ڕێگاچارەی کرێکاران و زەحمەتکێشانە لە وەڵامی پرسیارەکەی ئێوەدا دەبێ بڵێن کە کرێکارانی پێشڕە و کرێکارانی ئاگا کۆمۆنیستەکان ئینسانهای ئازادی خواز لەم ڕۆژەدا بیر لەو هەلومەرجە نالەبارە دەکەنەوە کە لە دنیای ئەمڕۆکەدا هەیە بیر لەوە دەکەنەوە کە ئەم وەزیەتە بە پێچەوانەی ئەوەی کە پێمان دەڵێن ئەمە ئەزەلی و ئەبەدی و ئەمە کاری خوددایە هیچ کام لەوانە وانە لە دەورەی بەردەداریدا بە بەردەکانیان دەکوت کاری خوددایە انقلابی بەردەگان کراوە بەردەداری ڕووخا نظامی فئۆدالی هات وتیان ئەمە نظامێکی ئەزەلی و ئەبەدیە و هەتا ئەبەد دەبێ بمێنێتەوە وەختێک کە دێحقان و فەلا و جوتیار لە دژی دەرەبەگەکان خەباتیان دەکرد وتیان ئەوە کاری خوددایە نابێت دەسی لێ بدەن دەبێت لە جێگای خۆی بێ لە نظامی ئەمڕۆی سەرمایه‌داریشدا ئەوەی کە هەیە نەکاری خوددایە نەکاری ماوەراو تەبی ئەو کەسێکە کە باوەڕی پێی بێ یان نەبێ خۆی دەزانێت هیچ کام لەوانە نییە بەڵکو مەحسوولی ئەم وەزیەتەیە کە ئێستا نظامی تەبەقاتی سەرمایه‌داری دروستی کردووە کۆمۆنیستەکان بیر لەوە دەکەنەوە کرێکارانی ئاگا و پێشڕە و بیر لەوە دەکەنەوە کە لەم ڕۆژەدا خۆیان ڕێخەن لەم ڕۆژەدا بیر لە سازمان دەکەنەوە چ حیزبی چ جەماوەری چ تودەیی بیر لەوە دەکەنەوە و بیر لەوە دەکەنەوە کە ئەو ئەلترناتی و بەدیلەی تری کە لە مقابلی نەزمی مەوجودا هەیە ئەو ئەلترناتی و بەدیلە شتێک بەغیرە سوسیالیزم نییە زۆر جار بە ئێمە دەڵێن کە ئەوە خەون و خەیاڵە سوسیالیزم خەیاڵە بەدی نایێت من دەڵێم ئەگەر وەختی خۆی ئێمە لە دەورەی بەردەداریدا بژایەتین بیان پێیان بوتاتین بیان تا ڕووخاندنی بەردەداری ئەوە خەون و خەیاڵە چیمان دەکوت لە دەورەی فئۆدالیدا بژایەتین پیان بکوتایەتین دەزوەردان لە کاری کلیسایەک لە قەرنەکانی 15 و 16 و 14 و پێش ئەویشدا ئەوە دەسی لێنە دەڵێ پێما بێ پەیوەندیمان لەگەڵ کاک حەسەن پچراوە ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان بە من بڵێن کە ئەگەر کاک حەسەن لەسەر هێڵە من ئاگادار بکەنەوە
هاوڕێیان نەخێوا دیارە کاک حەسەن لەسەر هێڵ نەما بەداخەوە پەیوەندیەکەی پچرا لەگەڵ ئێمە چاوێک لە پەیامەکان بکەین پێشەوەی کە بتوانین پەیوەندی بگەینەوە لەگەڵ بەڕێز کاک حەسەن ڕەحمانپەنا جارێکی تر لەگەڵ بینەرانی خۆشەویستە بڵم کە ئەگەر دەتوانن وە پێتان باشەوەش لەو باسەدا بەشدار بن و بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا هەیە پەیوەندیمان پێ بکەن و ڕاوبۆچوونی خۆشتان لەسەر ئەو دۆخێسا کە نزیک دەبینەوە لە 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار پێمان باشەوەش بەشداری ئەم باسە بن. بەڵێ وا دیارە هاوڕێ حەسەن پەیوەندیەکەی هەر پچراوە لەگەڵمان نییە. ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان ئەزانن سرودێک لە کاڵی ئاتەشین کە نردبیان بۆمان کە داوایان کرد بوو لەم ڕۆژانەدا بڵاو بێتەوە ئەگەر ئامادەیە ئەم سرودە بە بینەرانی خۆشەویست ببینن کە توانین دووبارەی مەش پەیوەندی بگرینەوە لەگەڵ کاک حەسەن و چاوێکیش لە پەیامەکان بکەین کە دواتر منیش پەیامی بینەرانتان بۆ بخێنمەوە. فەرموو بچنە و سرودە ببینن سوودێنەوە خزمەتان. توفانی شورش هستاوه تیرشی رشیده و ناش لولاوه حلقین علا دادی لولا پری آغای سوری دادی من شکوه آواری حمد بلا ماری بیده فاکری کین و ستاوی منن همو شبور پیرواری ستنگری بیوانه دوا هستینه کوملانی دیلو شوسوا باش یادم جانا و دنگین دنیایا هزمان لیک زندایا یکیری آواری حمد فلا ماری دیرک فاکری کین و سچاوی مینن آبو شروع کرواری ستنگری بیوانه دوا حتا حتایا و بانگا کینا تاشی داگو تا دنگی یک ترکرگرن بکو با هیچ دیواری برپم دنگ نگری هزمان لیک زندایا یکیری آواری حمد فلا ماری بیرد فاکری کین و سچاوی مینن آبو شروع کرواری ستنگری بیوانه دوا ستم کاری و حکمی سرمایه
تێکدەنگ بیرۆخێنین لە ڕیشەی بێنین باسیا دەنگداناوە دەنگ لە دنیاە هزمان لە یەکگرتێندایە یەکگیری ئاواری هەڵمەت بەلاماری کارگرین آور که سنگی جماور یک بین را بین بزرگاری بشد هستیم که زندگی دیدی بشنگی آزادی و برابری بودی هم بەڵێ بینیرانی عزیز داوای لێبوردن دەکەین کە ئێمە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنا پچرا بوو ئەلان هاوڕێیان توانیوانە دووبارە پەیوەندی بگرنەوە دیارە کۆمەڵێک پەیام هاتووە لە شارەکان بەتایبەت لە سنە و لە کامیاران سەقز مەریوان بۆکان مەهاباد هەمووشی پامی پیرۆزباین زۆر سپاس بۆ بینەرانی عزیز فەلەن کە پرسیارێک ناتۆ بۆی کە ئێمە بتوانین پرسیارەکان لێرە جیاکەینەوە دواتر لە میوانی بەڕێزمان پرسین کاک حەسەن دەنگی ئێمەتەیە بەڵێ بەڵێ دەنگیەوە داوای لێبوردن دەکەین کاک حەسەن ببورن خزمەتەنە قوربان کاک حەسەن زۆر سپاس ئەو بارودۆخەی کە باست کرد باسی تایبەتمەندی ئێرانیشت کرد کە دۆخی ئێران زۆر تایبەتمەندێکی جیاوازێ بەڵام ئەگەر بتانوێ ئەو بارودۆخە لە وڵاتانی دەوروبەر و ناوچەکە وەک بڵین مەسەلەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتیەوە چۆنی ئەبینن هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە خۆ من ناتوانانی شتێکی گشتی لە مەوردی هەمویانەوە بڵێن بەڵام لە توولی ئەم ساڵانەی ئەخیردا ئێمە شاهد بووین کە لە وڵاتانێکی وەکو بە تایبەت تورکیا بزوتنەوەی کرێکاری یەکێک لەو بزوتنەوە فعال و جدیەکان بووە ڕێکخراوەهای کرێکاری بووە نەخشیان بووە بەڵام بە دوای هاتنی ئۆردۆغان و ئەو پشتیوانیەی کە ئەوان لە ڕەوتی کۆنەپارێزی ئیسلامی کردویانە لە ناوچەکەدا و لە خودی تورکیەشدا طبعاً تەسیری بووە بۆ یەکانی لەو هەڵبژاردنەی کە لە چواردەی مانگا دەکرێت کە من هیوادارم ئۆردۆغان دەنگ نهێنێتەوە لام وایە جارێکی دیکە مەجالێک بۆ ئەو نوع بزوتنەوانە زیاتر دەست پێ دەکاتەوە و ڕەوتی ئیسلامی پاشەکشەیەکی پێ دەکرێت چون ئەو بەڕاستی یەکێ لەو کاناڵە سەرەکیانەی بوو لە خودی عێراقا لەم ساڵانەی ئەخیرا ئێمە بەردەوام شاهد بووین لە ئەوەڵی مانگی مەیە چ لە شارەکانی کوردستانە چ لە دەرەوەی کوردستانە چ بە تایبەت لە بەغدا و لە مەناتقی جنوبی ئەم وڵاتەدا شاهدی اعتراضات بووین شاهدی ناڕەزایەتی بووین لە 2019 و هەروەها شاهدی اعتراضاتی کرێکاریش بووین لە شرکەتی نەوت لە مەناتقی جنوب و لە شوێنەکانی دیکە و ئەوانە کراوە ئێرانە کار جزوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جزوی ئەو وڵاتانەیە کە بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەیکی واقعیە ئەتوانم بڵێم لە هەموو وڵاتەکانی دیکە بزوتنەوەی کرێکاری ئێران فعالتر بووە ئەویش لە دڵی ئستبدادێکی فاشیستی وەکو جمهوری ئیسلامیدا هەموو ئامارەکان ئەوەمان پێ دەڵێن هەموو ساڵێک سەرەوەی 4.5 تا 5,000 احتسابی کاریگەری لە ئێران نەکراوە ئەوە لە کاتێکدایە کە ڕێکخراوی کرێکاری نییە لە کاتێکدایە کە بەشێکی بەرچاو لە ڕاهبەرانی کرێکاری بە بەهانەهای جۆرا و جۆر فشاریان بۆ هێناون و ناچار بۆ بوون کە وڵات بەجێ بێڵن لە کاتێکدایە کە بەشێتر لەو ڕاهبەرە کرێکاریانە زیندانی درێژماوەیان پێداون لەژێر عەزیەت و ئازاردا بوون و هەروەها بە قەراری وەسیقەیەکی لە وەسیقە قەرارەکانیان ئەوەیە کە لە خەباتی کرێکاریە بەشداری نەبن لە سەروبەندی ئەوەڵی مانگیمەیەکانە ئێمە شاهد بووین کە زۆر یەک لەو فعالە کرێکاریانە پەیامیان بۆ دەنێرن بانگێش دەکرێن بۆ ناوەندەی اطلاعاتیەکان و لەو ڕۆژەدا قەدەغەیان لێ دەکەن کە بێنە سەر شەقامەکان بەڵام سەرڕای ئەو خەباتە بەتایبەت لە شوێنی چۆک و کوردستانیشا بۆ خۆی بە سنەت تەبدیل بووە و زۆر شوێنە ئەو اعتراض و ناڕەزایەتی و فعالیتانە دەکرێت بۆ یەکانێ بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەیەکە کە ئەگەر لەو ڕۆژەیشا خۆی نیشانی نەدا بزوتنەوەیەکە کە هەیە بەدلیلی ئەوەی کە سەرمایەداری هەیە بەدلیلی ئەوەی چەوسانەوە هەیە بەدلیلی ئەوەی ناڕەزایەتی هەیە حتا لەو بێعەداڵەتیانەی کە لە وڵاتی چۆک و ئەفغانستانە هەیە کەس ناتوانێت بڵێت مثلا ئەوەی کە ژنان دەیکەن چ کام قشر و توێژ لە ژنانن بەشی زۆری ژنانی فەقیر و هەژار یا ژنانی توێژی مامناوەندن کە نزیکن لە بنەماڵەی کرێکاری و هەژار و زەحمەتکێش و ئەوانن بۆیە لەم منتەقەیشدا ئەتوانم بڵێم کە بزوتنەوەی کرێکاری
جزئی ئەو بزوتنەوانەیە کە ئەتوانیت بە ئامار و ئەرقام نیشانی بدەیت، ئەتوانی لە حەی و حازربوونی لە دەخاڵەتکردنی گومانت نەبێت، چون کرێکار ئەگەر مبارزە نەکات ئەو بەڵایی کە بەسەری دێننەوە زیاتریشی بەسەر دێن. بەڵام دیارە مەسەڵەن ئەگەر چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی بڵێن بە نسبەتی ئەو هەموو وڵاتەی کە تێدایەتی زۆر یەک مەسەڵەن لە وڵاتانی عەرەبیە متاسفانە ئێمە شاهێدی حەرەکەتایکی ئاوان نین، یا ئەگەر بژبێت لە ناو میدیادا خەفا بێت و دەنگی نایەتە دەرەوە. بەڵام لەو سەر و بەندانەدا ئەوەی کە زۆرتر بەرچاوەکەوێت لە ڕۆژی یەکی ئەیارە چون تەحتیلی ڕسمیە وڵاتانی ئوروپاییە کە لە واقعدا لە هەر کام لە وڵاتانە تەزاوراتهای چەند هەزار نەفەری چەند دەیان هەزار نەفەری لە ئاڵمان، لە سوئێد، لە نۆروێژ، لە فینلاند، لە فەڕەنسا، تایبەت فەڕەنسا کە لە توولی تەمەنیدا لە ئینقلابی کەبیری فەڕەنسەوە تا ئێستا گوڵی سەرتۆپی مبارزات بووە لە کولی ئوروپادا. دوو ئینقلابی گەورە لە فەڕەنسا کراوە، یەکیشیان ئینقلابی 1979 کە بە ئینقلابی بۆرژوازی ئینقلابی سەرمایه‌داری ناسراوە، یەکیشیان ئینقلابی کۆمۆنی پاریسە کە یەکەمین حکوومەتی کاریگەری لە وڵاتەدا کراوە. و ئێستش دەبینین ئێمە ئەو وڵاتە دەرگیری کرێکارانی ئەو وڵاتە دەرگیری چه خەباتێکن لە دژی بردنە سەرەوەی بازنشستگی چەند مانگ زیاترە بە ئێستا ئەو مبارزاتانە هەیەوە کرێکار لە شەقامەکاندان. بۆیە لە دڵی ئەو وەزیەتەدایە کە پێما بێ بزوتنەوەی کرێکاری جزوی ئەو بزوتنەوە حەی و حازرانەیە کە لە هەر کام لە وڵاتەکان بە پێی شەرایەت بە پێی وەزعیەت کرێکار مبارزە دەکات، چون کرێکار هاوکار لەگەڵ نان احتیاجیشی بە مبارزە. بەڵێ کاک حەسەن با بگەڕینەوە بۆ دواوە بۆ ڕابردوو. کرێکارانی زانا و کۆمونیست ماوەی 100 ساڵەکە بایەخێکی زۆر بە ڕۆژی جیهانی کرێکار ئەدەن. ئەگەر بمانێ بگەڕینەوە سەر سەردەمی پەهلەویەکان دۆخی کرێکاران لەو سەردەمەدا چۆن بوو؟ ئەمە پرسیارێکە کە ئەم پرسیارە زۆر جار هاتووە بۆ ئێمەش کە ئەم ڕفیقانە کە ئەو سەردەمە لە کاتی خۆیدا لەم حاڵەتدابوون کە دۆخی ئەو وەختە لە سەردەمی پەهلەویدا کرێکاران چۆن بوو؟ دەزانی ئەو پرسیارە بۆ خۆی بەشێکی مربوطە بێتەوە بە بەحسێکە هەیە. زۆر جار ئەوە دەوترێت کە ئێمە ئیشتبامان کرد، انقلابمان کرد، ئێمە کارێکی خراپمان کرد، حکوومەتی شامان ڕووخان و بەتایبەت لەلایەن جەرەیاناتی سەڵتەنە تەڵەب و ئەوە زۆر جار ئەوە دەدرێتەوە بە ناوچاومانە، بە ناوچاوی ئینقلابیونی ئەو سەردەمەدا، بە ناوچاوی کەسانێکە کە نەخشیان بوو لە ڕاپەڕینی ساڵی 57 و بەراوردیش دەکەن، ئامار و ئەرقامیش دەدەن کە لە ساڵی 57 تا وەزی کرێکار ئاوا بوو، وەزی دێحخان ئاوا بوو، وەزی خوێندکار، هەمووی ئەوانە ئەتوانێت ڕاست بێ و ڕاستیشە بە نسبەتی جمهوری ئیسلامی. و جمهوری ئیسلامی وەزعەتێکی هێنا پێشەوە بۆ نظامێکی دیکتاتۆری، نظامێکی ئستبدادی کە ئەمڕۆکە خەڵک بێن مەسەلەن ئاوات بەو بخوازن بڵێن ئەو دەورانە باشتر بوو. ئەینا لە زمانی شایشە، لە زمانی سەڵتەنەتیشە، بەتایبەت دوای ئەوەی کە خۆیان ناویانە ئینقلابی سپی یا ئینقلابی شاه و مەردوم، خۆ نەهادی کرێکاری نەبوو لە ئێرانە، ئەو ڕێکخرا و سازمان و تەشکیلات و ئەوانە نەبوو، حەقی اعتصاب و اعترازاتی کاریگەری نەبوو لە ئێرانە. ڕاستە ئێران لە حاڵی گەشەی ئابووریدا بوو، بەڵام ئستبدادێکی سیاسی بەسەر ئەو وڵاتەدا حاکم بوو کە ئەو ئستبدادە سیاسیە ئەو ژیانی ئەگەر خەڵک مەسەلەن ئارامشێکی نسبیشیان بوو بە ئەوەشی لێ تێک دەدان. و لە عینی حاڵدا لەبیرمان نەچێ ئێرانی ئەو کاتەش ئێرانێک بوو کە ببوو بە ناوەندێک بۆ چەسانەوەی کرێکاران، بۆ ئەوەی دەوڵەت‌های ئیمپریالیستی بە تایبەت دەوڵەتی ئەمریکا لە نەوتی، لە مەنابعی تەبیعی، لە سادرکردنی ئەسلحەی، لە هەمووی ئەو شتانە لە ئێران ئیسفادە دەکراوە. ئەوە لە چێ ئەو هەزینەی دەدا؟ ئایا کوونە بنەماڵی پالەوی بدایاندا؟ ئایا کوونێ ئەوەی کە دەیان کورد بنەماڵێکی هەزار سەر ئێستا لە ئێرانە خەریکن ئێران دەچەوسێنەوە، ئەوان ئەو باجیان دەدا بە ئەمریکا، یا ئەوە لە هێزی کرێکار و زەحمەتکێش و ڕەشوڕوتی ئەو وڵاتە بوو. بۆیە ئەگەر جمهوری ئیسلامی و ئەم دەسەڵاتە سەرڕۆیە جنایەتکارە فاشیستە نەبێت و ئەوانەی بخەینە ئەولا و ئەو مقایسە نەکەین، لە دەورەی شایشە لە ئێرانە کرێکار و زەحمەتکێش دەچەوسانەوە. حەقدەستی کرێکارێک بە نسبەتی ئەو وەختەی خۆی تمەشایکەی حەقدەستێکی زۆر نەبوو. ژیانی کرێکاران حەڵە بیابادەکان لە چ وەختێکا دروست کران؟ گەڕێکی حاشیە نشینی شارەکان جەوراوا و مەجبوراوا و حەماڵاوا و قەرەچیاوا و
ئەوانە لە چه دەورەیەکە دروستکران بە لێشاو ئەو کرێکارانەی داهاتن و دەڕۆیشتن و 6 مانگ و 7 مانگ و بە ساڵ ماڵ و منداڵیان نەدەدی لە کوردستان و لە بەلوچستان و لە شوێنەکانی دیکە حاصلی چ سەردەمانێکن تێکۆشەرانی سیاسی کە بەشێک لەوانە هەر کرێکارانێکی فعال بوون کە فعالیتیان بۆ داخوازی کرێکار لەکوێ بوون ئەوانە بەشی زۆری ئەوانە لە زیندانەکانە بوون لە بیژەنی جەزەنی و ڕفێقەکانی لەکوێ کوژران ئەوانە کە چریکە فیداکارەکان بوون وتیان وانکی سەناریۆیەکی ساختەجیان بۆ دروتیان لە زیندانی ئەوین هەڵات بوون وەکانی مەقسودم ئەوەیە دەبێ لەو پرسیارەدا متەوەجێ حساسیەتی ئەو نوکتە سیاسیە ببین ڕژیمیشە چه ئەو کاتە چه ئێستش بە باوەڕی من ئەگەر حولی بۆ دەدەن بۆ دووبارە بیهێننەوە ئەو ڕژیمە نییە ڕاستە جمهوری ئیسلامی ڕووی هەموو کەسێکی سپی کردووە بە دلیلی جنایەتەکانی بە دلیلی سەرکوتەکانی بە دلیلی ئەو فاشیزمەی کە لە ناخی حکوومەتێکی ئاینی و حکوومەتێکی مەسەبی و ئایدۆلۆژیا هەیە ئەوەی کردووە بەڵام لە زمانی شادا وەزعی کرێکار و زەحمەت چێش و گەڕەکە حاشیە نشینەکان و نەبوونی ڕێکخراو هەمووی ئەوانە پێمان دەڵێ وەزی کرێکارانیش خراپ بوو بەڵام ئەوە معنای تەوجیهکردنی وەزیەتی ئێستا بۆ جمهوری ئیسلامی نییە جمهوری ئیسلامی کۆمەلگای ئێرانی بە باوەڕی من بە دەیان ساڵ بردەوە بۆ دواوە بە دەیان ساڵ ئەو جامعەیە لەسەر مەسئلەی ژن لەسەر مەسئلەی منداڵان لەسەر مەسئلەی کرێکاران لەسەر مەسئلەی خوێندن و علم و زانست و هەمووی ئەوانە ئەو کۆمەلگای بردەوە بۆ دواوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێکدا هەر ئەلانەکە 4-5 زانە وڵات دەرگیری شەڕن کۆماری ئیسلامی پایکی ئەو شەڕانەیە بۆ یەکانی بەو لە حەزانەوە من دەڵێم دەوڵەتی شاش دەوڵەتێکی ئیستبدادی بوو سەڵتەنەتێکی مطلقە بوو ئەگەر ئێستا ویلایەتی فەقیه هەیە ئەو دەمەکەی شایەک بوو ئێستا شاکە عەمامەی بەسەرەوەی ئەو دەم کەراواتی دەبەست و بە ئینگلیسیش قسەی دەکرد و ئەم وڵات و ئەوڵاتیشی دەکرد و فتوای نەدەدا بەڵام ئەو قانونانەی کە ئەو دەردەکرد ناوی هەروکو فتوا وابوو فەرقی ناکرد میستم پرسیارەکە بکەم بە پێچەوانشەوە کە دۆخی کرێکاران لە خۆتان ئاماژشتان پێدا بەڵام ئەگەر مانەی ورتر بینەوە پێتاوانیە کرێکاران لەم سەردەمەدا زۆر یەکگرتووتر و زۆر کاری ڕێخستنیان باشترەوە دەستکەوتیشیان بەدەستێناوە تا ئەم کاتێکە ئێمە پێکەوە قسە دەکەین پێتاوانیە کرێکاران زۆر پێشڕەوتر بوون دەست لەم سەردەمی حکوومەتی ئیسلامیدا بە تەکید ڕووکو عەرزم کردی بزوتنەوەی کرێکاری بە حکمی ئەوەی کە هیچێ لە بزوتنەوە ئەسیلەکان بۆ لە کۆمەلگای ئێرانە زۆر چوەتە پێشەوە زۆر دەستکەوتی بەدەستێناوە ئێوە حسابی ئەوە بکەن لە دڵی ئەو ئیستبدادی 44 ساڵەدا بزوتنەوەیەکە کە نەخەوتووە بزوتنەوەیەکە کە وەختی ئاماری خۆیان دەڵێن خۆ ئاماری ئێمە نییە ڕۆژنامەکان و سازمانی ئاماری ئێران و هەمووی ئەوانە دەڵێن ساڵانە 4 تا 5,000 ئەتراز و ئەتسابی کاریگەری بووە ناڕزایەتی بەرمەجلیس بەردەوام و ڕۆژانەیە ناڕزایەتی بازنشستەکان ئەوانە چێن بازنشستە چێن مەگەڵوانە بەشێ لە چینی کرێکارنی ناڕزایەتی مامۆستایان یا معلمان ئەوانە چێن ئەوانە بەشێکن لە چینی کرێکار بەشی خوێندەوارەکەین کە بەجێ کاریگەری پاچ و پێڵ لێدات و هێزی دەستی بازووی دەفرۆشێ ئەویش هێزی مێشکی فرۆشێ ڕۆژانە دەچێت لەوێ گەچەخوا لە پای دیوارەکانە منداڵەکانمان فێری خوێندن و نووسین و ئەوانە دەکات دەی ئەوان پارێک وەردەگرن لە مانجیەکە کە خۆیان ساڵهای ساڵە ئەترازی بۆکەن مبارزەی بۆکەنوانە بۆ یەکانێ بڵێ لە دڵی ئەو ئەتراز و مبارزاتانەدا ئاگاهی دروسە بێ ئەو کاریگەری کە مبارزە دەکا ئەو کاریگەری کە کۆ دەبێتەوە ئەو کاریگەری کە بەحث دەبێ عەداڵەتی دەکا ئەو کاریگەری کە قسە لە ڕێگا چارە دەکا هەمووی ئەو کرێکارانە ئاگا دەبنەوە کەسبی ئاگاهیەکەن لەنا ئەو جەلەساتانیان لەناو کۆبوونەوەکانیان و لە دڵی ئەوانەشدایەکە ڕێکخراو دروسە بێ ئەوەی کە زۆر جار ئێمە دەڵێن مبارزە ڕێکخراو دروستەکە ڕێکخراو مبارزە دەباتە پێشەوە ئەوەی کە بەردەوام دەیڵێن و تەکراری دەکەینەوە لە بزوتنەوەی کرێکاریدا کە ئەم دوانە ببوورە لازم و مەلزومی یەکترین ئەم دوانە جیا لە یەکتری نین کەسێک ناتوانێت بڵێ ڕێکخراو دروستکەین و مبارزە نەکەین یا مبارزە بکەین و ڕێکخراو دروست نەکەین بەو دوانە بەبێ یەکتری ناکرێت بۆ یەکانێ لە دڵی ئەم چەند ساڵەدا بزوتنەوەی کرێکاری بەرەو پێش چووە بزوتنەوەی کرێکاری انتزاراتی دروست کردووە هەر ئەوەی کە لە شەقامە بەشی زۆری ئەوانەی کە لە شۆڕشی ژینادا بەشداری چێنەوانە مەگەر منداڵی کرێکار و زەحمەت چێژ نین مەگەر کوڕی فەقیر و هەژار نین مەگەر جوانانی ناو دانیشگاکان چێن
بڕۆن ئامار بگرمزان چەند دەرسەد دەوانە کاکە کوڕە دەوڵەمەند و کوڕە مەسئول و کچە مەسئول و کچە دەوڵەمەند لە دەرەوەی وڵات دەخوێنێ ئەوەی کە ئەوڕۆکە لە دانیشگاکانە خەریکە دەخوێنێ منداڵی فەقیر و هەژارەکەیە لە مەدرسەکانە ئەوانن چەندانە منداڵی لە دڵی ئەو مەسمومیەتانەی جمهوری ئیسلامیدا چەندانە منداڵی مەلا و ئاخوند و دەوڵەمەند و دارە مەسموم کراوە بەشی زۆریان هەن لە دەرەوە ئەوان لە وڵاتانێکی دیکەن بۆ یەکانێک کە دەڵێن ئەوان لە دڵی ئەم شۆڕەشەدا بەشدارن چالاکن و قارەمانی ئەو خەبات و مبارزەی شۆڕەشی ژینان ئەوە بەشێکن لە کرێکاران کرێکار فقط بە کارخانەوە ناناسرێ کرێکار لە محیتی خانەوادەکەیشیدا کرێکارە دێتەوە ماڵیش کرێکارە بنابەرین با ئەوە بزوتنەوەی کرێکاری بەو تایبەتمەندیانەی کێوتان بەرەو پێش چووە لە دڵی ئەوەشدایەکە ڕێکخراوی کرێکاری ئێستا بەدەیان ڕێکخراوی ڕاستە لە فعالین دروست بووە لە تێکۆشەران دروست بووە بەڵام لە دڵی ئاڵوگۆڕێکی سیاسی لە دڵی گوشایشێکە هەر کام لەو ڕێکخراوانە بە سەدان هەزار کاریگەر کۆ دەکەنەوە من دڵنیام لەوەکە ئەوە ڕوەدا. بەڵێ کاک حەسەن هاوڕێیانمان لە وەتاق فەرمان سرودێکیان ئامادە کردووە ئەگەر ئیجازە بدەیەم سرودە بڵاو بێتەوە بۆ بینەرانی ئازیز دواتر دێنە سەر کوردستان تایبەتی تر و چەند پامێکیش هاتووە ئێمە بتوانین لەم فرسەتە کەڵ وەرگین و چاو لە پامەکانیش بین بچینە سرودە ببینین دواتر دێنەوە خزمەت کاک حەسەن درێژە بە باسەکە دەدەین. توفانی شورش هستاوه تیرشی رشیده و از ناش لولاوه حلقین لا یادادی لولا پری آغای سوری آزادی من شکوا آواری حمد بلا ماری بیده فاکری کین و تتاوی منان همو شبون گرواری ستنگری بیوانه توا هتا هتایا هستینه کوملانی دیلو شوسوا باش یادنگانا و دنگین دنیایا هزمان لیک زندایا یکیری آواری حمد بلا ماری بیرد فاکری کین و تچاوی بیناد آبو شرو کرواری ستنگری بیوانه توا هتا هتایا و بانگا کینا تاشی داغو تا دنگی یک ترکرگرم بکو با هشتیواری بلبم دنگ نگی هزمان لیک زندایا یکیرین آواری حمد بلا ماری بیرد فاکری کین و تتاوی بیناد آبو شبو کرواری ستنگری بیوانه توا بەڵێ بینەرانی ئازیز
دەستخۆشی لە هاوڕانی و تاقفرمان دەکەین بۆ ئەوەی کە ئەم سرودان پێشکەش بە بینێران کرد. دیارە ئێمە کاتی بەرنامەکەشمان 20 دقە کەمترێکمان ماوە. پەیاممان بۆ هاتووە لە دوای ئەوەی کە پرسیارەکان تاوا بوو لە کاک حەسەن، حتمما من پامی پیرۆزباییەکان دەخێنمەوە. کاک حەسەن بابینە سەر کوردستان، خۆتان ئاگادارن لەم ڕۆژانەی دواییدا لە شاری بۆکان و سەقس چالاکانی کرێکاری و ژنان و پیاوانی ئازادی خواست بەبوونی هاتنی یەکیمەی ڕۆژی جیهانی کرێکار لە دەوروبەری شار ڕێوڕسمیان بەڕێوە بردووە، بە تایبەت لە شاری کامیاران ژمارەیەک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەراتی ئەنجومەنی کرێکارانی ساختمانی شاری بەنێرێکیان بەبوونی هاتنی وەڵی مانگیمەی ڕۆژی جیهانی کرێکار لە مەیدانی شافعی ئەو شارە هەواسیوە. ئەگەر پرسیارەکان بینە سەر کوردستان، پێتان وایە کاک حەسەن لە کوردستانیش کرێکارانی پێشڕە و کۆمونیست دیارە گرنگیەکی زۆر بە ڕۆژی جیهانی کرێکار ئەدەن و گیانیان بۆ بەڕێوەبردنی مەراسمەکانی ئەو ڕۆژە دەخەنە مەترسیەوە. کرێکاران چۆن ئەتوانن لە مەراسمەکانی ئەم ڕۆژەدا بتوانن بە شێوەیەکی بەرین بەشدار بن؟ کاک ئەمیر، من پێم وابێت کوردستان ئەزمونێکی بە نرخی لە ئەوڵی مانگیمەیەکان هەیە. هەر لە ساڵی 58ەوە کە دوای ڕوخانی ڕژیمی شا یەکەمین مەراسمەکانی ئەوڵی مانگیمەی بەڕێچوو، مثلا شارێکی وەکو سەقزم لە بیرە بە سەدان کەس لە دێهاتەکانەوە هاتبوون، مەڵەغانیان پێبوو، داسییان پێبوو، چەکشتی خۆیان پێبوو و مەراسمی زۆر گەورە لە هەموو شارەکان گیرە. بە دوای لەشکرکێشی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستان و ئەوە هەر لە ساڵەکانی 60 ئێمە لە مەهاباتە ئەوە فیلمەکانی هەیە کە مەراسمی ئەوڵی مانگیمەی لە دڵی خەفەقانی داهەی یەکەم ساڵی 60 کە دەست پێ دەکات لەو ئیستبدادەدا کرێکارانی مەهابات ئەوڵی مانگیمەی بەڕێوە دەبن. دوای دینە ساڵی 65 بەولاوە هەتاکوونێ ساڵی 68 اتحادیە سەنعەتگەر کە بەشێک لە هەڵسوراوان و فعالینی کرێکاری شاری سنەیان تێدایە لە بڵی سەرتۆپیان جەماڵی چراغوەیسیە کە سخەنرانی ئەوڵی مانگیمەیە دەگیرێ، دواتر بە شێوەیەکی دڕندانە ئەعدام دەکرد لەگەڵ چەند کەسی دیکە. 3 ساڵ 4 ساڵ پشتی سەری یەکتر ئەوان مەراسمەکانی ئەوڵی مانگیمەی بەڕێوە دەبن. دواتر ئەوە هەمووی علەنیە. دواتر دینە ساڵی 80 لە ساڵی 83دا لە پارکی کودەک محمودی ساڵحی و کۆمەڵێکی تر لە فعالینی کرێکاری لە شوێنەکانی دیکەوە تەنانەت ئەو کاتە لە تارانەوە کەسانێک کاتبوون لەوێ بەشداری ئەو مەراسمانە بوون، مەراسم بەڕێوە چوو. دوای ئەوە ساڵەکانی دواتریش دەبینینەوە کە بازم ئەو مەراسمانە بەڕێوە دەچێت. بۆچی کوردستان لە دڵی چه وەزیەتێکە ئەو خەبات و ناڕەزایەتیانە هەیە؟ بە باوەڕی من لە دڵی خەباتێکی سیاسی کە کوردستان سەری دانەنەوان بۆ کۆماری ئیسلامی لە ڕۆژی ئەوڵەوە نایپێوت. خەباتی ڕاستە خەباتی چەکداری هەم حوسنی بوو هەم لە بابەتێک کۆ دەتوانین بڵێن لەگەڵ خەباتی کرێکاری و جنبشی کاریگەری تەفاوتی بووە، بەڵام زیندووبوونی و جنبشەی ڕادەگەیان. لە عینی حاڵدا تەماشای مەسەلەن هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی بکە بەناو هەڵبژاردن لە کوردستانە بێبایەخە. بۆ یەکانێک کرێکاران لە کوردستانە خاوەنی ئەو سنەتانن لەم ساڵانەی ئەخیریشدا ئێمە تەماشا بکەین، لە بانە، لە بۆکان، لە مەهاباد، لە شنۆ و نەغەدار، لە سنە، لە مەریوان، لە کامیاران، لەلای پاو، لە هەموو شوێنەکانە ئەو ڕۆژە بەڕێکراوە. ڕاستە فشار زۆر هاتووە، هەر لەو سەر و بەندانەدا ڕژیم حەول دەدات کە بەری فعالینی کرێکاری بگرێت لەو مەراسمانەدا بەشداری نەکەن، بەڵام ئەو مەراسمانیان بەڕێوە بردو. ئەوان لە عینی حاڵیژەیەکیشمان لەبیر نەچێت لە کوردستانە مەراسمهای دەوڵەتی بێڕەونەقە. ئەوە یەکێک لەو خاڵە موسبەتانەیە کە لە جنبشی کاریگەری کوردستانە، ینی هیچ کاتی لە شۆرای ئیسلامی لە کوردستانە جێ نەکەوت، خانەی کاریگەر لە کوردستانە جێ نەکەوت، نەهاتهای دەوڵەتی دژی کرێکاری لە کوردستانە جێ نەکەوتن. ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی سیاسی بوونی کاریگەری کوردستانە. فعالینی کاریگەری کوردستان، پێشڕەوانی جنبشی کاریگەری کوردستان ئینسانهایکی سیاسی ڕاست و چەپی خۆیان دەناسن، ئەحزابی سیاسی لە کوردستانە دەناسن، قەزاوت دەکەن لەسەر بەرنامەیان، لەسەر فکریان، لەسەر سیاسەتەکانیان. بنابەرین لێکێ لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە کرێکاری کوردستان تایبەت ئەو بەشی ئاگا و پێشڕەوەکەی کاریگەرانێکی سیاسی بۆیە جمهوری ئیسلامیش ئاوەڕقی لێیانە، دەیان خاتە زیندان، حکمی بازداشتیان دەدات، تەبعیدیان دەکات، پیان دەڵێ کاکە بۆ نەڕۆی بۆ دەرەوە، بڕۆ بۆ دەرەوەی وڵات، بڕۆ لە جێگایشی دیکە زیندەگی بکە. ئەمڕۆکە دەیکرێ بەیانی زیندانیش دەکا بە شوێنی ئەتراز و مبارزە. بۆیە بزوتنەوەی کوردستان بزوتنەوەیکی حەی و حازر بووە و پێم وابێ یەکێ لەو شتانەی کە ئەم ساڵ بەتایبەت لە دڵی شۆڕشی ژینادا دەبێ بیکەین ئەوەیە کە
دەبێت کار ڕاگیرێت، دەبێت کار تەحتیل کرێت، دەبێت لە ناوەندەکانی کارە لەو جێگایانەی کان ساڵانە خۆیان شیرینی بڵاو دەکەنەوە ئەو کاتی نییە کار تەحتیلکەین. ڕاستە ئەوە مەسەلەن کەنات باخێک و ئاوێک و لە شوێنێکە ئەو مەراسمانێکی ئەوتان گیراوە، بەڵام مەراسمی کاریگەر بۆچی دەبێت لە شەقامەکان نەبێ، بۆ دەبێت لە مەدانی شارەکان نەبێت. قرار نییە لە ڕۆژەدا جەمهوری ئیسلامی بڕوخێن، قرار نییە تەنانەت شعاری مارگ بەر جەمهوری ئیسلامی تێدا بدرێت. متالباتی کاریگەری خاستی کرێکاران، کۆکردنەوەی خەڵک لە دەوری ئەو متالباتانە ئەوەیە خۆ خاصیەتی ڕۆژی کاریگەر و ئەوەیە کە ڕۆژی دەربڕینی ئەترازێکی جیهانیە، ڕۆژی ئەوەیە کاریگەرێک نە ڕۆژی کرێکاری حزبیە، نە ڕۆژی کرێکاری کۆمۆنیستە، نە ڕۆژی کرێکاری ڕۆژی تەبەقەی کاریگەرە بە هەموو گرایشەکانیەوە، بە هەموو فکرەکانیەوە، بە هەموو جیاوازی های سیاسی و هەرچیەکە ئەمانە لەو ڕۆژەدا حەول بدەین ئەو وحدەتی اجتماعی تەبەقەی کاریگەرە ڕابگرین و بە باوەڕی من ئەوە شودەنیە لە کوردستانە لانی کەمەکەی. جیاواز دەوە هەم حزبی کۆمۆنیستی ئێران هەم ڕای کاریگەر بە یەکەوە ڕاگەاندنێکی هاوبەشمان داوە، ئەحزابی دیکەش داویانە داوا کراوە کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ئەم ساڵەکە لە دڵی ئەم شۆڕشەدا کایە بۆ پشتیوانی لە ئەو اعترازاتانەی کە لە پترۆشیمیەکان و لە نەوت و لەو شوێنانە کە زیاتر لە 105 ناوەندی کرێکاری تا ئێستەوە 10,000 کرێکار لە مانگرتندایە. ئەم ڕۆژە ئەزمونێکە بۆ جمشی کاریگەری کوردستان، بۆ فعالینی کاریگەری کوردستان دەبێت پشتیوانی بکەین و ناڕزایەتی کرێکاریە کایە و ئێمەش حزبەکانی دیکەش حزابی چەپ داوایان کردووە کە لەو ڕۆژەدا نەچینەوە سەرکار نەچنەوە سەرکار وە پشتیوانی لەو خەبات و ناڕزایەتیش بکەن. بەڵێ کاک حەسەن بەڕای ئێوە مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە دڵی شۆڕشی ژینا کە خۆتان بە جوانی ئیشارەتان پێکردووە دیارە ئەم بانگەوازی هاوبەشەش لەگەڵ حزبی کۆمۆنیستێران لەگەڵ ڕاهی کاریگەردای چۆن بەڕێوە بچێت باشترە و باسیشتان کرد کە لەم ڕۆژەدا قرار نییە بێ دروشمی مەرگ بەر جمهوری ئیسلامی بدرێ. چ داخوازی گەلێک لەم ڕۆژەدا بەڕای ئێوە داوا بکرێت باشترە؟ پێم وابێت فعالینی کاریگەری ئەزمموی باشیان هەر لە ئێستەوە لە فکری قەتنامەکانیانن. هەموو ساڵێک ئێمە لە کوردستانە شاهدی قەتنامە و بڕیارنامەی فعالینی بزوتنەوەی کرێکارین. چەند ساڵی ڕابردوودا مەسەڵەن کرێکارانی سنە، سەقز، بۆکان، بانە، کامیاران، مەریوان بە یەکەوە قەتنامەیەکی هاوبەشیان دەدا. ئێستش من پێشنهادم ئەوەیە کە لەم چەند ڕۆژەی کە ماوە کات تاکوونە دووشەمە ئەم دوو ڕۆژە حتمەن ئەو قەتنامە فکریان لێ کردێتەوە، ئامادەیان کردووە، کاریان بۆ کردووە. ئەو قەتنامەیە دەبێ ببێ. ئەو قەتنامانە لە دڵی ئەو قەتنامەدا متالباتی سنفی کاریگەرانی دەبێت تێدا مەطرح کرێت و دیارە فقط لە دڵی ئەو شۆڕشەدا تەنها متالباتی سنفیش نییە، متالباتی سنفی کاریگەری لە نفسی خۆیدا متالباتێکی سیاسیە. لەسەرەوەی هەمویان مەسئلەی حەقدەستەکانە. ئەو حەقدەستەی کە جمهوری ئیسلامی داوای کردووە ئێستا کرێکارانی پترۆشیمیەکان داوا دەکەن کە 3 بەرابەری ئەوە دەبێت زیاد کرێت. ئەوان وتیانە 27-29% حەقدە زیاد کراوە، دەڵێن دەبێت 79% زیاد بکرێت. دەبێت 2 ڕۆژ تەحتیلی لە هەفتەدا وجودی ببێ، دەبێت حق نرخی تەوەڕم لە بەرچاو بگیرێ، دەبێت خەتی فقر لە ئێرانە لە بەرچاو بگرێت کە ئێستا سەرەوەی 60%، دەبێت کاریان بیمەی بێکاری بۆ هەموو کرێکاران لە بەرچاو بگیرێت، دەبێت خواستی ئازادکردنی زیندانیانی سیاسی. ئێوە تەماشا بکەن نزیکی 600 نەفەر لە شۆڕشی ژینادا گیانیان بەخت کردووە. هەمووی ئەوانە کوڕی خەڵکی فەقیر و هەژار و زەحمەت کێشن، کوڕی کرێکاران بەو معنایە. دوکاندارێکی فەقیرەکە لەسەری کوچەیەکە دوکانێکی هەیە، خەڵکی گەڕەکە هەژار نشینەکانی هەر جێگایەکەن. ئەوانە بۆ یەکانێت داواکاری ئازادی زیندانیانی سیاسی، داواکاری عاملین و ئامرینی کوشتاری ڕۆڵەکانمان ئەوانە جزئی ئەو متالبەتن. بەرابەری ژن و پیا و هەڵوەشانەوەی کاری کرێگرتە، کاری کۆڵبەران و سوختبەران و ئەوانە بە عنوانی بەشێ لە تەبەقەی کاریگەر کە ئەمڕۆکە مەحرومترین بەشی کرێکاری کوردستان و کرێکاری سیستان و بەلوچستان کە لە مەرزەکانە بە گیانی خۆیان کایە دەکەن بۆ ئەوەی تیکەیە نان پەیدا بکەن، خوێن دەدەن ڕۆژانە. نابەرین زۆر خاست و متالباتی دیکە پشتیوانی لەو جنبشەی کە ئێستا لە ئارادایە و من دڵنیام لەوەی کە خودی ئەو فعالینە زۆر بابەتی بە نرخیان گەڵاڵە کردووە، لە مێشکیانە دێو دەچێ و دەهێنە سەر کاغەز و لەو ڕۆژەدا دەبێ ئەوانە بڵێن. هەروەکو عەرزیشم کردی هونەری ئەم ڕۆژە لەوەدایە کە دەبێت لە دەرەوە بین، دەبێت لە دەرەوەی شەقامەکان بین. ئەوە حەقی تەبیعی کاریگەرێکە، کرێکارانی ناوەندە کرێکاریەکان هەر کەس بە پەرچەمی خۆیەوە
قرار بینە دەرەوەی کارخانەکان کارخانە داخرێ کارگا داخرێ ناوەندی کار داخرێ لەو ڕۆژەداوە ئەوە حقێکی تەبیعی خودی طبقەی کاریگەرە. جمهوری ئیسلامی کە فێڵبازە دژی کرێکارە بە ظاهر دەڵێ ڕۆژی کاریگەر وەختی خۆی خومەینی وتی خدا هەم کاریگەر است ئەوە هەفتەی کاریگەریشیان داناوە ناتوان بەری ئەوە بگرن لە مەراسمای دەوڵەتیدا دەبێت بەشداری نەکەین لە نەهاتهای سەرکوتکەری جمهوری ئیسلامی نابێت قەرەی مەراسمەکانمان بکەون فەرماندار و شارەدار و فەرماندەی فڵان هێزی سەرکوتکەر بێنە ئەو مەراسمانە ئەوانە هەمووی ئەو خاست و متالباتانەیە کە لەو ڕۆژەدا کرێکاران دەتوانن هەم بێنە سەر کاغەز هەم لە مەراسمەکانی خۆیانە داوایان بکەن. بەڵێ کاک حەسەن پێشەوەی کە کۆتاقسەتان بیستین بۆ ئەم باسە سرێک پامی پیرۆزبایی هاتووە لە پامەکانیشدا سپاسوی بەڕێستانیان کردو بۆ ئەو ڕوونکردنەوە بۆ قسە باسی ئەم بابەتە. ناوڕۆکی پامەکان هەموو پیرۆزباین فقط من ناوەکان دەخێنمەوە ئازاد لە سەقز ئاربەبا لە بانا زرێبار لە مەریوان شۆڕش لە شاری سنە کاوا لە کامیاران و شەوگار لە کەڵاتەرزان و پامی کێشمان باتم وەکو کرێکارێکی کۆمۆنیست لە ئاوایی ئەوی هەنگ سلااو لە کاک حەسەن و ڕۆژی یەکیار لە هەموو کرێکارانی زەحمەتکێش پیرۆزبایی یەکەم بە تایبەت لە کرێکارانی ژاوەڕۆ و کەڵاتەرزان و کرێکارانی ئەوی هەنگ. زۆر سپاس بەوە بینەرانە کە هەموو پامەکان پیرۆزبایی بوو پێم باش بوو کە تا کاک حەسەنیش لێرێتون سلاویان لە میوانی بەڕێز کردووە. کاک حەسەن ئەگە بتانێ وەکو دوا قسا وەکو ئەوەی کە چیکەن بۆ ئەوەی کە لەم ڕۆژەدا لە ڕۆژی دووشەممەدا هەموو چین و توێژێک کە بتوانن هەموو بێنە سەر شقامەکان و ڕۆژی یەکی مەی بە هەرچی جوانتر و شکۆدارتر بەڕێوە بچێت. من پێماوێ دەبێت یەک واقعیتمان لەبەرچاو بێت یەکی مەی ئەم ساڵەکە دەبێت ڕنگ و بۆی شۆڕشی ژینای پێوە بێ دەبێت ڕنگ و بۆی ئەو شۆڕشەی پێوە بێ کە ئەلان حەود مانگە لە ئارادایە دەبێت ڕنگ و بۆی شکانی سامی ئێمەی پێوە بێت دەبێت شکانی ئەو ترس و خۆفەی کە جمهوری ئیسلامی ناوێتی و پێوەی بێ دەبێت کرێکاران کە پێشڕەون کرێکاران کە خوازیاری دامەزراندنی کۆمەلگایەکی دیکەن دژی ستەمن دژی بێعەداڵەتین دژی چەوسانەوەن دژی کوشتارن دەبێت لەم ڕۆژەدا دەبێت ئەوە نیشان بدەین. طبعا ئەوە تەنها مەبەست کرێکارانی کوردستان نییە لە دنیادا کە ئەم ڕۆژە لە زۆر یەک بەتایبەت لە وڵاتانی سەرمایه‌داری پێشکەوتوودا لە ئوروپا و ئەمریکا و وڵاتەکانی دیکەدا ئەم ڕۆژە بە حکمی مبارزەی خۆیان بە ڕسمیەتیان ناسیوە کۆ دەبنەوە تحتیلی ڕسمیە حەقدەستیشیان لێک کەم ناکرێ. ئێمە ئەم ساڵەکە لە دڵی ئەم شۆڕشی ژینادا بە باوەڕی من کرێکارانی کوردستان دەبێت بە گروتینێکی زیاترەوە لەم شۆڕشەدا بەشداری بکەن دەبێت ئەم ساڵەکە محافزەکاری بنێنە ئەولاوە نابێت ترسمان لەوە ببێت کە هاتوونێتە شەقامەوە ممکنە بێن محاسرەمان کردن ممکنە دەوروبەر بگرن ممکنە فشار بێن ممکنە بەری بگرن ممکنە نێڵن ممکنە خۆیان بڵێن ئەوە ئۆتۆبوسمان گرتووە وەرن و لە فلان ساڵۆن و لە فلان پارک و لە فلان جێگا دەیگرن ئەوانە ئەو شوێنانە نییە کە کرێکاران تێدا بەشداری بکەن. بنابەرین چاوەڕوان دەکرێت و شایستەیە کوردستانێک کە جێرەقەی شۆڕشی ژن ژیان ئازادی لێدرا کوردستانێک کە ئاگرەکەی کردەوە دەبێت بزوتنەوەی کرێکاری نیشانی بدات کە پێشتازە زوتەوەی کرێکاری کوردستانیش بەروەها ئەرکێکی تر بە باوەڕی من ژنانی کوردستانن ژنانی کوردستان لە توولی ئەم ساڵانەدا لە توولی 44 ساڵی ڕابردوودا لە هەموو بوارەکانی خەباتا بوون لە خەباتی چەکداری لە زیندانەکانە لە خەباتی مەدەنی لە خەباتی کرێکاری لە هەمووی ئەوانەدا بوون دەبێت نەخشیان لە پێشەوە بێ قەتنامەمان هەیە باشنێک بخوێنێتەوە لە مەراسمەکانە بە ئەوان سخۆنڕان بن ینی ئەو تایبەتمەندیە ئەو شۆڕشەی دەبێت پێوە دیار بێ باوەڕی من ئەوەژێکیشی کە لەو تایبەتمەندیانەیە دەبێت پەیوەندی بکەین بە کرێکارانی اعتسابیەوە دەبێت پەیامیان بۆ بنێرین دەبێت هاوپشتیان لەگەڵ بکەین ئەو حرەکەتێکی گرنگە کە ئێستا لە ئێران لە ئارادایە ڕۆژانە لە دنیادا باسی دەکرێت کە 15,000 کرێکار ئەو بۆ هەفتەیەکە چێ لە مانگرتنان ئەمە جێگای هومێدە جێگای دڵخۆشیە بۆ بزوتنەوەی کرێکاری کوردستانیش کاریگەر دەبێت بزانێت کە نە ڕەنگی نژاد نەتەوە نە ئاین نە ئاڵا نە خاک هیچ کام لەوانە لەیەکی دا نابڕێ خاستی کرێکار خاستێکی ئینسانیە هەروەکو سۆسیالیزمیش داخوازێکی ئینسانیە و ئەو ئامانجەیە ئەو ڕێبازەیە
کە هەمووی ئەو جیاوازیانە تێپەڕ دەکات. هەروەها وەکو عەرزم کردی قەتنامەکانمان لەو لە ئێستەوە دەبێت ئەو قەتنامانە بدرێ. ئێمە لە بڕە جێگا شارەکانە خۆتان ئاماژەتان پێ کرد، ئەو جنب و جوشانە هەیە. دەبێ ئەگەر ناکۆکیەکیش لە بینی نەهاتهای فعالینی کرێکاریە هەیە، ئەگەر ناکۆچی لە بینی ئەم ڕاهبەر و ئەو ڕاهبەری کاریگەریە هەیە، مسلمانەکان دەچن لە ڕۆژی جەژنی ڕەمەزان و قوربانە ئاشتیان دەبێتەوە. دەبێت لەو ڕۆژەدا فعالینی کاریگەری هەموو تەفاوتێک بنێنە لاوە، هەموو بەرژەوەندێکی حیزبەکەی خۆیان بێنە لاوە، هەوادار و دڵسۆزی کۆمەڵە لەم ڕۆژەدا لە فکری مەسلحەتی حیزبیدا نەبێت، بەڵکو لە فکری بەرژەوەندێکی چینایەتی و تەبەقاتیدا بێت. بزوتنەوەی کرێکاری بەهێز بێ، کۆمەڵە بەهێزە. لە ئاستی ئێراندا بەهێز بێ، حیزبی کۆمۆنیست بەهێزە، چەپ بەهێزە، و نەفسی بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەیکی چەپە، بزوتنەوەیکی عەداڵەتخوازە. بنابەرین ئەو شتانە بە باوەڕی من گرنگن، ئەهەمیەتیان هەیەوە. بەتایبەت ڕووی من لە فعالینی کاریگەریە، ڕووی من لە تێکۆشەرانی خەباتکاری بزوتنەوەی ژن ژیان ئازادیە، ڕووی من لەو ژنانەیە کە پەچەکانیان فرێ دەدەن ڕۆژانە لە سنە و سەقز و دەستنە سەر گۆڕی ژینا و بچینە سەر گۆڕی ژیان بەختکردەکانمان مەراسمی ئەوەڵی مای جومەی بگرین، لەسەر گۆڕی ژینا بیگرن، لە گۆڕستانی ئایچی بگرن، گۆڕستانی شارەکانی دیکەی نەغەدە و پیرانشار و شنۆ و مەهاباد و بۆکان و هەموو لە شوێنەکانی دیکە دوانی مەڕۆ بچین بەیانی کار تەحتیلەکەی لە شوێنی خۆمانە چیەکەی دوانێ بچینەوانە مەراسمەکانمان بگرین. بۆ یەکانێ زۆر شت هەیە، زۆر کار هەیە، بۆیە مەراسمەکانی ئەو ساڵمان دەبێت ڕنگ و بۆی ئەم حرەکەتە و ئەو ئاعترازە کرێکاریی کە هەیە و ئەو فەزا سیاسی کە دروست بووە و ترسی خەڵک شکاوە، ئیستبداد درزی بردووە لە دڵی ئەوەدا. معقول نییە ئێمە لە ماڵی خۆمانە لە چەند خانوویەکە دانیشین، ئەوانش قەی ناکە، کەس نەوێت ئەوانە نەکەین، ئەوەیش بکەین. ئەو دوانە بەدیلی یەکتری نین. بەڵام ساڵی 83مان بیر بێتەوە کە لە سەقزە چی کرا، ساڵی 65 و 66 و 67 و 68مان بیر بێتەوە کە لە دڵی خەفەقانی 60 لە شاری سنە چی کرا. ئێستا کاتی ئەوەیە کە هەڵسوراوانی کاریگەری قۆڵی لێ هەڵماڵن و ئەو ڕۆژە هەرچی بە شکۆتر و بە قەتنامە و بە بڕیارنامە و بە تەرخی خاست و متالبەکانمان و بە پشتیوانی لە ئیدامەی ئەو جنبشە و هەروەها بە پشتیوانی لە خەباتی کرێکاران کە ئێستا لە ئارادایە بەوە بتوانین سازمانی دەنوبی بەنە پێشەوە. بەڵێ کاک حەسەن، هاوران و تاقفەرمان ئەگەر پێم بڵێن من چەندەمان کاتماوە پرسیارێک لەم هاباتەوە ئاسۆ پرسیارێکی کردووە لە میوانی بەڕێزمان، ئەگەر بڵێ کات هەیە بۆ ئەم پرسیارە. کاک حەسەن پرسیارێک هاتووە وتوێتی کاک حەسەن بڵێت بۆچی چ مەترسیەکەیە کە ئەم هاوڕیان ئەم چالاکانی کرێکاری بۆچی لە دەرەوەی وڵات یان لە دەرەوەی شارەکان ئەم چالاکیانە دەکەن؟ ئێمە کە بەکولی ئەم حکوومەتەمان قبول نییە، بۆچی بە ئاشکرانیان لە نێو شارەکاندا بۆ لە دەوروبەری شارەکان دەبێت چی بکرێت کە ئەم ترسە لە دڵی ئەم چالاکانە بەتایبەت ژنان و پیاوانی ئازادی خوازم ترسە لە دڵیان بێتە دەر؟ من پێم وانییە مەسەلە کار ترس بێ، ئەوان لە دڵی ساڵهای ساڵ خەبات و تێکۆشانە لە کاتێکا کە زۆر کەس زۆر شتیان ناکرد ئەوان خەباتیان کردووە، ئەو مەراسمانیان بەڕێوە بردووە، تەنانەت فعالینەکەن لە زیندانە بەڕێوەیان بردووە. بە نظری من مەسەلەکە ترس نییە، مەسەلەکە ئەوەیە کە ئەو هەڵسوڕاوانە یا ئەو فعالینانە هێستا کوونێ لەو دڵی ئەو شرایەتەدا کە ئەو جێگا و پێگایی کە هەیانە بەکاری نایەنن بەشێکی خۆمە دەبینین ئێوارەی مەسەلەن لە فڵان خیابانی سەقزە لە مەیانی هەڵۆ و کۆچوانە کۆبنەوە شیرینی بڵاوەکەنەوە و فعالی کرێکاریە چێتە سەر چوارپایەک و سخۆنڕانیەکە چی توانێت بڵێ بەوە بڵێ ئەترسێ لە چیە ترسێ؟ ئەوە نییە ئەو کارانە دەکات یان لە دڵی خەفەقانی دای شەستاوتم ئەوە ڕەوشێکە بەڕاستی بەشێک لە ئێمە عادەتمان پێکردووە بەو شێوە کارە. لە سوورەتێکا بزوتنەوەی کاریگەری بزوتنەوەی علەنیە، بزوتنەوەی ژنان علەنیە، بزوتنەوەی دانیژووی علەنیە، بەڵام بەشێکی چەپ مقەسرە لە وەزیەتەیە کە دروستی کردووە. ئێمە مقەسرین لە وەزیەتەدا کە جاری وا بووە بە زۆر بابەتەوە ئەتوانم بڵێم ستایشمان کردووە. دەبێت لەوە بینە دەرەوە، دەبێت ئەو فعالە کرێکاریانە تەنانەت بە ناوی خۆیانەوە دەبێت لاعیە بدەن بۆ ئەوەڵی مانجیمەی، بە ناوی خۆیانەوە بچنە سەر ئەو چوارپایانە قەتنامەکان خوێندنەوە تایبەت لە دڵی ئەم حرەکەتەی کە ئێستا هەیە. بۆ یەکانێ من پێم وابێت بەشێکی ئەو شێوە و سەرکی کارەیە، بەشێکی ئەو تەشخیسەیە لەسەر ئەو وەزیەتەوە. تەبعەن خۆ ئیستبدادی
جمهوری ئیسلامیش دەزانین خۆ سەلەسەرەوە نیە هەموو کەسێک خۆی بنێ بە بەرگولە و ئەوە کا بەڵام ڕۆژی کرێکا ڕۆژێکە کە خۆشیان دەڵێن ئەوە بە قەولی خۆیان هەرچەند درۆ دەکەن ئەوان بە ڕسمیەتیان ناسیوە دەی ئەگەر وایە دەبێت ئێمە زۆر بەڕاشکاوانە ئەم ڕۆژە نە ڕۆژی کۆمەڵێ نە ڕۆژی حیزبی کۆمۆنیستە نە ڕۆژی فڵان حیزب و ڕێکخراوی سیاسی چەک و جەریانی دیکە هیچ کەم لەوانە نییە ڕۆژێکی جیهانیە بەس کەوایە دەبێت لە دڵی ئەم شۆڕەشەیش ئەم ڕۆژە بە تێڕادویەکی زیاترەوە کاری بۆ بکەین و بیبینە پێشەوە ئەو سنەتی علەنی بوونەکەی دەبێت جێبخەینەوە دەبێت کاری بۆ بکەین بە باوەڕی مەسەلەکە زۆرتر ئەوەی بەڵێ کاک حەسەن بینەرێکیشمان لە ناوەوە ئیسرار دەکا کە ئەم پرسیارە وەڵام بدەنەوە بەهار لە شاری سنە وێڕای پیرۆزبایی و دەستخۆشی لە بەرنامەکە و لە میوانی بەڕێستان کاک حەسەن و پیرۆزبایی یەکیمەی لە هەموو خەڵکی ئازادی خواز دەکەم پرسیوتێتی ئەگەر دەکرێت کاک حەسەن لەو ڕابطەیەدا تەوزیحێک بدە ئایا شۆڕشی کرێکاری کۆتایی دێت پێی وایە کە مەسەلەگە شۆڕشی کرێکاری بکرێت منتهی دەبێت بە دیکتاتۆری پۆلۆلیتاریا دەڵێگە کە دەکرێت کاک حەسەن لەم بارەوە قسەیەکمان بۆ بکە دەڵێ دەزانی ئەوەی کە پێی دەوترێت دیکتاتۆری پرۆلیتاریا ئەوە لەلایەن سۆسیالیستەکانەوە لەلایەن کۆمۆنیستەکانەوە تعبیرێکی لەلایەن بۆرژوازی و لەلایەن دژمنانی کرێکار و زەحمەتکێشیشەوە تعبیرێکی تری هەیە لە نەزەر کۆمۆنیستەکانەوە دیکتاتۆری پرۆلیتاریانی حکوومەتی تەبەقەی کاریگەر حکوومەتی تەبەقەی کاریگەر دیکتاتۆری بۆ کێیە ئەخۆ دیکتاتۆری بۆ جامعە نییە بۆ کرێکار و زەحمەتکێش و زۆرینە ئەو کۆمەلگا کە کرێکار و زەحمەتکێشە نییە دیکتاتۆری یا بەدەستەوەگرتنی دەسەڵات لە عەلەیهی تەبەقەیەکە کە ساڵهای ساڵە دیکتاتۆری بەڕێوە دەبات ئەگەر قەرار بێ کەسێک زیندان بکرێت ئەوانن دەبێت پاداشتی تاوانەکانیان بدەن ئەو جنایەتکارانن کە ئەوانەیان کردووە بەڵام خودی سەرمایەدارەکان و خودی بۆرژواکان و ئەوە دەڵێن ئەوە نییە کۆمۆنیستەکان خەریکن دیکتاتۆری دێنە سەرکار نا ئەوە وەسعترین دموکراسیە وەسعترین دموکراسیە کە دموکراسی شوراییە نەهادەکانی هەمووی انتخابیە لە خوارەوە انتخاب دەکرێن هەر وەختێک ئەوانەی کە خەڵک لە گەڕەکەکانە لە کارخانەکانە لە دانیشگاکانە تەنانەت لە ناو ئەرتەشە وەختێ ئێرادە دەکەن بۆ ئەوەی ئەو کەسانەی کە هەڵیان بژاردون بیان گۆڕن بە ئاسانی دەتوانن ئەوانە بگۆڕنیانی بەرینترین نەوعی دموکراسی بنابەرین بەکاربردنی دیکتاتۆری بۆ ئەوە بە باوەڕی من لە جێگای خۆی نییە دروستتر ئەوەی کە ئێمە بڵێن دموکراسی کاریگەری بڵێن حاکمیەتی شورایی بڵێن دەسەڵاتی تەبەقەی کاریگەر بەڵام بۆرژوازی بۆ ئەوەی کە ئەو بەدیلەی کە بەدیلی لە مقابلی دەسەڵاتەکەی ئەوە لە پێشچاوی کاریگەر و زەحمەتکێشی بخات بە ناوی دیکتاتۆری بە ناوی تەنانەت دەسەڵاتەکانی ئستالین و ئەو جنایەتانەی کە بە ناوی کۆمۆنیزم و ئەوان کردیان کە هیچ ڕەتی بە کۆمۆنیزم و بە کاریگەر نەبوو ئەوانە بە ناو چاومانە دەدەنەوە بۆیکانی ئەوە هیچ ڕەتی نەبە تەبەقەی کە حتا وەختی خۆی مارکس بە هەمووی دوو جار پێما بێ ئەو شەی بەکارهێناوە لە شەرایەتایەکی دیاریکراویشا بەکارهێناوە بنابەرین دیکتاتۆری پرۆلیتاریا ئەوە کە خەڵکی پێدەترسێنن گوایە زیندان و زیندانی مەخوف و زمانی ئەوە نییە ئەوەی کە مارکس بۆ خۆشی دێڵێ ئەوەی کە دواتر تەفسیریش کراوە ئەوەی کە کۆمۆنیستە واقعیەکان وتویانە کاریگەرانی پێشڕە وتویانە بەرینترین نەوعی دموکراسیە لە ئاستی ئیجتماعدا لە ئاستی جامعەدا زیندانی سیاسی نامێنێت نابەرابەری ژن و پیاو نامێنێت کاری کرێگرتەی نامێنێت حەول دەدرێ بۆەوەی کە هەر نەهایەتەن کۆتایی پێبێ حەول دەدرێ بۆی کە دەوڵەت نەمێنێ کاری منداڵان ئەوە کوێ دیکتاتۆریە ئەوە من دەڵێن بەرینترین نەوعی دموکراسیەکە کە جامعە بەخۆیەوە بینیوێت یا بەخۆیەوە دەیبینێت نابەرین ئەو تەفسیرە من لەگەڵی نیم و پێم وابێ پێ بڵێن وەسیعترین نەوعی دموکراسی کە دموکراسی شوراییە و ئەوە لە حاکمیەتێکی سۆسیالیستیدایە بەرابەریکی اقتصادی دروست دەبێت کە سەرچاوەی هەمووی ئەو نابەرابەریانەیە و حەولی کۆمۆنیستەکان و تەبەقەی کاریگەر بۆ ئەوەیە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن ئێمە یەک دقە کاتمان ماوە ئەگەر دەزانی خۆت نوکتەیەک یا بابەتێک کە باست نەکردبێت هەرچەند لە یەک دقەدا ناکوترێت ئەگەر دەزانی نوکتەیەک شتێکی شارەت دەتوێت پێ بکەی فەرموو. بگورە لە وەختی قسەکانە یەک دوو تەلەفۆن کرا من بینەکەم قەتع بوو ئەو هەندێکە کە ئیسفادەی لێکم دەنگەکە باش نییە بەڵام نا منیش قسە زۆرە تەبعاً لەم ڕۆژەدا لە ئەوەڵی مانگی مەیدا دووبارە پیرۆزبایی دەڵێن بە هەموو کرێکاران بە هەموو ژنان
بە هەموو دڵسۆزانی شۆڕشی ژینا شۆڕشی ژنجیان ئازادی و ئومێدەوارم ئەم ساڵەکە بەو هەلوو مەرجە سیاسی کە باسمان کرد ئەوەڵی مانگیمەیەکی بەهێز و ئەوەڵی مانگیمەیەکی بە قودرەت لە هەموو شارەکانی کوردستان و تەنان لە ئێرانیش نە تەنیا لە کوردستان بەڕێوە بەرین و وەحدەتی چینایەتی جنبشی کاریگەری کوردستان و ئێران هەرچی زیاتر تێدا دەنگداتەوە ڕنگداتەوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆی کە ڕاستەوخۆ بەشداری ئەم باسە بوون. سپاس بێەوە. بەڵێ بینەرانی عزیز سپاس بۆەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو دەبێت حتمما ڕۆژی دووشەمە ژێمە ڕاستەوخۆ لە خزمەتتاندا دەبین و لە سەرم باسە زیاتر قسە دەکەین. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون.